تەمەنی 6 ساڵ بووە کە گوێی لە دەنگ و ئاوازە سەحراویەکەی دەف دەبێت. ئەمەش دەبێتە دەستپێکێک بۆ ئاشنایەتی دروستکردن لەگەڵ دەف و خۆفێرکردن بە زەربەکانی دەف. دوای ئەوەی خۆی فێری زۆرینەی زەربەکانی دەف دەکات، مەیلی بۆ چوونە ناو مەولود و زیکرەکان زیاد دەکات تاوەکو بتوانێت سەدای دەفەکەی بخاتە خزمەتی زیکر و شوێنە ئاینیەکان. سەرەتای دەستپێکردن بۆ دەف لە تەمەنی 6 ساڵ بۆ 7 ساڵی کە لەگەڵ خێزانەکەمان چوین بۆ مەولود خوێندنەوەیەک، ئەو کاتە دەستیان کرد بە دەفلێیان و ئەو کاتە تر و کاتە زۆر حەزم بۆ دەف جوڵا، لەو کاتەوە دەستم کردو بە دەفلێیان و هەرچەنە ئەو کاتەش تەمەینێکی بچووک بوو، بەڵام هەر لەو کاتەوە دەستم پێکرد بە تەنها بە دەفێکی تەنها بچکۆلەوە دەستم پێکرد وردە وردەتر هەتاوەکو ئێستا گەیشتە الحەمدولله. کە دەستم پێ کرد بە ڕیتمشتەکان هەر خۆم بووم، هەر خۆم یارمەتی خۆممە لە ئەو کاتە لەسەر لە چۆن بڵێم بە یارمەتی تۆڕە کۆمەڵاتیەکەم کاتە پێشکەوتوو بوو، ئێتر سەیری ئەو وانانەمە کرد کە پێیوەست بووە دەفەوە. دیلان لە مانگی ڕەمەزاندا بە خۆی و دەفەکەی بەسەر زۆرێک لە مزگەوتەکاندا دەگەڕێت. بەشێک لە مقامە ئاینیەکانی تایبەت بە مانگی ڕەمەزان بۆ ڕۆژوانان لێدەدات. سەرەتا کە چوونە مەولودەکانەوە من ئەو کاتە بچووکترین ئەندام لە ناو ستافەکانە، پاشان هەندێک کەسە بوو لە من باشتر بوون، ئەوان هەموو گەورەتر بوون، ئەوان باشتر بوون لە من لە دەفزانینە، هەندێک شتم لەوانی ژوەرەگرت و زیاتر فێرە بوون، هەستێکی خۆشیشە بوون لە مەولودەکانە، هەندێک چۆن بڵێن ڕیتم هەبوو، پورز بوو، ئاساییتیا بوو، تر هەندێکش بوو لەوانی شەو فێرە بوون و هەستێکی زۆر خۆش. وەک لەمان ڕەمەزانە چۆن بڵێن کاتەکانم دابەش کردووە، بەیانیان لە قوتابخانەم و ڕۆژوو و شەوانەش تەراویح و زیکرکردن و تر نوێژکردن و ئەو شتانەیە، بەڵام دەفەکەم هەر لە یاد نەکردووە و ئەو کاتەش شەوانە کە زیکرەکانێکی چۆن بڵێن شێوازێکی لێدانی هەیە زۆر، یعنی باوە لە ڕەمەزانیانە ئەمیش ئەمەیە. ئەمە سرودی یا حەنان یا مەنانە، زۆر لە مزگەوتەکان ئەوتیە. دەف سازی ناو دڵی مزگەوت و خانەقای دەروێش و سۆفیەکان، ئەو سازەی کە موسڵمانان لە مەراسیمی مەولودنامەکان و کۆڕی زیکردا بەکاری دەهێنن. دەف بە ناوی کوردستانەوە ناسراوە، بە گوێرەی زۆرێک لەسەر چاوە مێژوویەکان سەرهەڵدانی لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. دالیا کەمال، کوردستان 24 سلێمانی.